بارینە لە پۆلیەکی سەرەتا ئەس بە کتێب خوێندنەوە چیرۆک خوێندنەوەکەم ئێستاش لە کتێبخانەی دکتۆرە کوردستان بە کوریانی ئەم کتێبە 5 خاڵی گرنگی تایە هیوادارم فێری لێ ببێنم. یەکەم کاتێکە گوێمان لە بانگ ئەبێ یان تەلەڤیزۆنەکەمان کچکەین یاخود تەلەڤیزۆنەکەمان بکوژێنەوە کاتێککە پاڵ کەوتبوون ئەبێ خۆمان کۆ بکەینەوە جوان دانیشن ئەم ڕەفتارە ڕێز لە بانگ ئەگرێت. دووەم شت کاتێککە گوێمان لە قورئانی پیرۆز بوو نابێ قسە بکەین بە ڕێزی گوێ لێ بگرین. سێم شت کاتێککە دەستمان لە قورئاندا ئەبێ دەستنوێژ بکرین قورئان لە شوێنێکی بەرز داینێن. چوارەم شت قاز لەسەر قازدانان بەرامبەر کەسێکی گەورە نیشانەی بێڕێزیە خوای گەورە پێی ناخۆشە. پێنجەم شت کاتێکە لە ماڵ بووین یان لە ناو پاڵ بووین کەسێک لە خۆت گەورەتر بوو ئەبێ ڕێ بۆ تۆڵکەین لێ فەرموو لە جێ من دانیشە. خواحافیز. باخچە و قوتابخانەی بان ماڵێک بۆ پەروەردە و ژیان.